بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست لە هەر جێگەیەکن من دانا محەممەد خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی پرۆگرامی چیرۆکەکانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست گەیشتمەوە بێگومان لە شار و شارسوکانی هەرێمی کوردستان بۆ ئەڵلقەی ئەم جارەی چیرۆکەکان هاوکارانم پەیامنێران کۆمەڵێک چیرۆکی ناوازە و دانسقە و جوانیان بۆ ئامادەکردوین بە خۆشحاڵیەوە بێگومان ئێمەش پێشکەش بە ئێوەی عزیز و خۆشەویستیەکەین لاڵقەی سەرەتاشا باسمان کرد ئەکرێ هەر بابەتێکی سادە لە پێش ڕەمەزانە لە ڕەمەزانە بەهۆی پیرۆزی مانگی ڕەمەزانەوە بەرگی ڕەمەزانی لەبەرەکرێ و ئەبێتە چیرۆک واتە مەرجنیە ئێمە کە دەڵێن چیرۆکەکان سەرنجمان بۆ بابەتگەلێکی زۆر ئاڵۆز و زۆر قورس بچێت نەخێر ئەو بابەتانەی ڕۆژانە لە چواردەوری ئێمەدا ڕوو دەدەن لە مانگەکانی دیکەدا بێگومان لە مانگی ڕەمەزانیشا هەر ڕوو دەدەن بەڵام جیاوازتر بە وێنایەکی تر بە تاموبۆیەکی جیاوازتر ئەم شەو دەسەکەین بە چیرۆکەکانمان بزانین هاوکارانمان چیان بۆ ئامادەکردوین ئێمەش بە سوپاسەوە پێشکەش بە ئێوەی عزیز و خۆشەویستێکین و داواژەکەین خوای پروردگار نوێژ و ڕۆژ و تەعاتی هەموو لایەکمان بە باشترین شێواز قبول فەرمێت با دەست پێ بکەین هاوکار و هاوڕێمان بن بەڵێ خۆشەویستان ئێمە لە چیرۆکی یەکەمماندا بێگومان باس لە چیەکەین باس لە کۆمەڵێک قوتابی گەنجی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستانەکەین کە ئەم گەنجانە بێگومان لەبەرەوەی لە بەشە ناوخۆیەکان ئەمێننەوە نەبووەتە ئەوەی کە نوێژەکانی سونەتی تەراویحیان لە کیس بچێت بۆیە هەستاون بە کۆمەڵ نوێژی تەراویح ئەنجامەدەن ئەمەش تابلۆیەکی زۆر جوانی بەخشیوە بە چی بە بابەتەکە هاوکارمان وشیار بێگومان لە کەمپی نوێی زانکۆی سلێمانی لە بەشە ناوخۆیی قلیاسان کە ناسراوە ڤیتێکی لەسەر نوێژی بە کۆمەڵی گەنجان بۆ ئامادەکردوین کە تەراویحەکەن بەڕاستی جیاوازە لەوەی کە ئینسان لە ماڵەوە یان لە مزگەوتی گەڕەکەکەی دوێژی تەراویح ئەنجام بدات ئەم گەنجانە لەگەڵەوەی سەرقاڵی خوێندنن سعیکردنن تاقیکردنەوەکانن بێگومان شەوانیش دوای بەربانگ شوێنێکیان لە ناو زانکۆدا لە ناو بەشە ناوخۆیەکان ئامادە کردووە بە کۆمەڵێک ئامێری سادە کە خێرخوازان بۆیان دابین کردوون نوێژی تەراویحەکەن با پێکەوە بینەری ئەم چیرۆکە بین الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم من خوێندکە ئەلەن سعید لە بەشی بایۆلۆجی خوێنم علوم بایۆلۆجی خەڵکی شارەچی پێنجێنم الحەمدولله ئەم ساڵی جۆک و ساڵەکانی کە لێرە نوێژی جەماعەتەکەین سپاس بۆ خوای گەورە جێی دڵخۆشیە کە الحەمدولله گەنجەکانمان بۆ شێوازە ئامادەی نوێژ جەماعەتەکانە بن کە خۆتان ئاگادار بن کە شوێن نەمابوو سپاس بۆ خوای گەورە یعنی ئەمە نیشانی ئیمانی گەنجەکانمانە الحەمدولله جێی دڵخۆشیە کە ئەو گەنجانە بین لێرە بۆ شێوازن سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى وەکو خوێندکارانی کۆلێجی زانستە ئیسلامیەکانی زانکۆی سلێمانی ئەمساڵ بە هاوکاری چەند برایەک ئەم پرۆژەیەمان بەردەوام پێدا سەبارەت بە پێشنوێژیەکان چەند برایەک پەیوەندی پێمانەوە کرد کە وتی ئێمە پێمان خۆشە پێشنوێژی بکەین ئیتر پێش وەختە تاقیەکەینەوە خۆ تەزانی سەرەتا پێویستە حەفزێکی باشی هەبێ یا خۆت قیرائەتێکی باشی هەبێ ئیتر بە پێوانە دیاریەکەین وڵا پێداویستیەکان تقریبان 2 بۆ 3 ساڵ پێش ئێستا 400 بۆ 500 خوێندکارێک بووین ئەو کاتە مامۆسادانە و مامۆسا عەبدوڵڵا و چەند برایەکی تر ئەم پێداویستیانیانە کڕی لە ڕێی خێرخوازانەوە ئیتر ئەمساڵ هێنامانە خوارەوە و لە بیدی چوار لەوێ مزگەوتێکمان دروست کردووە و بۆ پێشنوێژی کردن قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد الله أكبر
سمع الله لمن حمده. من درود خارمان ئەمین خوێندکاری قۆناغی یەکێمی بەشی ماتماتیک سپاس بخوا شەوانە لە مانگی ڕەمەزانە خۆم و هەموو هاوڕەکانمان کۆ بینەوە لێرە بۆ نوێژی بە کۆمەڵ نوێژی تەراویح الحەمدوللا ئەگەر بینە سەر مانگی ڕەمەزان مانگی پاکیە مانگێکە کە دەنونی مرۆڤتیایە دروستە ئەوە مانگێکە کە قورئانی پیرۆز دێنە دراو دەخوارەوە شەوی قەدری تایە و مانگێکە کە بە سوودێکی زۆر هەیە بۆ تەندروستی مرۆڤ مانگێکە بۆ زیادبوونی سەبر و شایانی ئەوەیە لە دوای نوێژە فەرزەکانەوە کە دوعا بکەی خۆی گەورە بگەێنێتە ئەم مانگە الحەمدوللا ئینشاءڵڵا هەر بەردەوامە بین لەوەی کە بە شێوازێکی بە کۆمەڵ خۆم و هاوڕەکانمان و قابیانی داخلی شەوانە لێرە نوێژی بە کۆمەڵ بکەین سەرڕای ئەوەی کە ئێمە وەکو قابیانی داخلی کۆمەڵێشتی زۆر هەیە کە پێوی سەرقاڵ بین جگە لە نوێژ بەڵام الحەمدوللا خۆشبەختانە خۆمانەوە هاوڕەکانمان کۆبینەوە شەوانە گوێناین ئەوانی هەمی بۆ ئەملا نوێژەکە لە یەکلا ئەوان حسابی تایبەتی هەیە. إياك نعبد وإياك نستعين تنقص الأرض منهم وعندنا كتاب حفيظ. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. بەڕاستی دیمەنێکی جوان بوو خۆی پەروەردگار لێیان قوبوڵ کات. دەچینە پارێزگای هەڵەبجە منداڵێکی جوان کە من هەر وێنەکەیم بینی شێوشقڵیم کرد زانیم ئەمە کەسێکی غەریب نییە و ناسراوە. بەرحاڵ ئێستا چیرۆکەکەی بینین مەسحەفێکی قورئانی پیرۆزی لە بەردەستایە کە بە خەتی کاڵ نووسراوە. ئەم منداڵە سەرقاڵە بەوەی کە ئەم قورئانە لە سوورەتی فاتیحاوە تا سوورەتی ناس ڕۆژانە لەم مانگی ڕەمەزاندا سەرقاڵە بەوەی کە ئەم قورئانە دەنووسێتەوە و خۆشی باسیەکە زۆر ژیکەڵەوە عەقڵە ئەڵێ ناوی ئەڵڵا لەگەڵ بیسمیلاکە بە قەڵەمی سوور ئەنووسم ئەوکی تری بە قەڵەمی ڕەش ئەنووسم. با پێکەوە بینەری چیرۆکی ئەم منداڵە جوانە بین. بسم الله الرحمن الرحيم إذا جاء نصر الله والفتح بەنای خۆی گەورە میهرەبان من ناوم باران سامانە تەمەنم 7 ساڵە پۆلی دووم ماوەیەکە دەستم کردو بە نووسینەوەی قورئانی پیرۆز جاران بە دەفتەری قوتابخانە دەمنووسیەوە بە قەڵەمدار و قەڵەمداری سوور بە قەڵەمداری ڕەش و بە قەڵەمداری سوور ئەڵڵاکان بە قەڵەمداری سوور دەنووسمەوە بسم الله الرحمن الرحیم کەس بە قەڵەمداری سوور دەنووسمەوە ئەوانەی تر بە قەڵەمی ڕەش دەنووسمەوە. مامەیەکی بەڕێز ئەو قورئانە خەتکاڵە جوانەی بۆیە ناوم یەخوا دەستی خۆش بێ ئەحمەد هەش ڕاپەڕەم نووسیوەتەوە خۆی خەتکاڵە یەخوا دەستی خۆش بێ ماڵی ئاوا بێ. مانگی ڕەمەزانی پیرۆز داتووە زیاتر دەستەکەم بە نووسینەوەی قورئانی پیرۆز برادەرەکانم لە دەرۆن بۆ خۆیان خەریکی یاری من لە زوورەوە ناڕم بۆ لای برادەرەکانم لە زوورە خەریکی نووسینەوەی قورئانی پیرۆز دەبم. ئەمەوێن پشتیوان بەخوای گەورە ئەمەوێ
حمو قرآنك جزء رمضان حمو قرآنك الطواوكم. بسم الله الرحمن الرحيم. الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما يأيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء. محمد پیغمبره دایکی سی امینه باوکی ناوی عبدالله یا محمد نراوی خواه صلی الله علیه و سلم صلی الله علی محمد. خی گەورە بەرەکەت بخاتە تەمەنیەوە تاوان ئەمە کوڕی کاک سامانی خۆمانە سامانی پەیامنێرمان لە پارێزگای هەڵەبجە خی پەروەردگار بەرەکەت بخاتە تەمەنی ئەمیش و تەمەنی باوکیش و سەرجەم خانەوادەکان. خۆشەویستان لە هەڵەبجەوە دەچینە چەمچەماڵ. مانگی ڕەمەزان بە بەخشین ناسراوە خەڵک سەخاوت و وەکو ئەڵێ دڵکراوە دەبێ و دەستی لە ئاستی فەقیر و هەژارە بەڕاستی نانوقێنێت. یەکێک لەو بەڕێزانەی کە خواردنگەیەکی لە چەمچەماڵ داناوە لەسەر ڕێگەی چەمچەماڵ کەرکووک خواردنگەی ماڵی خوددا ئەم بەڕێزە با بڵین بەربانگ بۆ ڕۆژوانان ئامادە دەکات و برنج و شلە و گۆشت و خورما و ئاو ئەمانە حازرەکات و دەیدا بۆ کەسانی بە ڕێوارن و تێئەپەڕێت. بێگومان هاوکارمان کاک ڕێبین لە چەمچەماڵ و ڤیدیۆکی لەسەر ئەم بابەتە بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بینێ. سڵاوی خوای گەورە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت ڕۆژوو و تاعاتی هەموو لای قبوڵ بێت. یەکێک لە چیرۆکە جیاوازەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان لە قەزای چەمچەماڵ ئەم خواردنگەی پشتی منەوەیە کە ڕۆژانە و بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان خواردنی هەزار کەس لێرە ئامادە دەکرێت لەلایەن خانەوادەیەکی خرخوازی ئەم شارەوە. من ئەمڕۆ لێرەم بۆ گواستنەوەی وردەکاری ئەم چیرۆکە جیاوازە. ئێمە ڕۆژانە یەکەم ڕۆژی ڕەمەزانە تا کۆتایی ڕۆژ هەموو ڕۆژە لە سەعات 12 نیمەڕۆ دێن خواردن ئامادەکەین بۆ بەربانگ ئێوارە. ڕۆژانەیەوە چی حازرەکەن عادەتەن شتەکانتان هەموو ئێوارێ وەرگێکە یان جیاوازە؟ هەموو ئێوارێک شلێ سوورمانێ برنجمانێ گۆشتمانێ هەموو ڕۆژە لەگەڵ ئەوی کە ئێوە خاوەن پیشەنەوە پیشەی خۆتانە تا چەندێک مرتاحن چەندێک دڵخۆشن کە لە مانگی ڕەمەزانە خزمەتی ڕۆژەوانن کرد. ئێمە زۆر پێخۆشحاڵین. ئێستا هەموو خواردنەکانمان پێگەیوە ئێستا ئەنجا لەمە دو حازرەکەین و سافێترمانێ بەستەیەکەن حازرەکەن بۆ بۆ ڕۆژوان بۆ کاتی بەربانگ هەموو شتێ حازر بێ ئامادەکارێک سەر تەوزیعەکەینە سەر خەڵکە. بسم الله بەناوی خوای گەورە و مێرەبان دەست دەکەین بە تێکردنی چێشتەکانی ئەمڕۆ بۆ موسڵمانان. عەلەیکم ئەسسەلام. بسم الله الرحمن الرحیم. خواردنگای ماڵی خوددا سپاس بۆ خوا ئەمساڵ چوارەم ساڵە ئێمە خزمەتەکەین وەکو خادمێک لە خواردنگای ماڵی خوددایە. بیرۆکەی حاجی باوکم و حاجی ئاراز بوو پێمان باش بوو خواردنگایەک دروستکەین لە خزمەتی میوانە ئازیزەکانە لە مانگی ڕەمەزانی مبارەکە فیسەبیلا لەبەر خاتر خوای گەورە لەسەر جەعدەی سلێمانی کەرکووک ئەم سی ڕۆژەی ڕەمەزان ئێمە لە خزمەتی میوانە ئازیزەکان نابین بەبێ جیاوازی. هەر کەسێک ڕوو لە خواردنگای ماڵی خوددا بکە ئێمە مەمنوع نەبین. خواردنگای ماڵی خوددا قاپی واڵایە لە خزمەتی هەموو میوانە ئازیزەکانە تا بەبێ جیاوازی. هەر کەس ڕوو لە خواردنگای ماڵی خوددا بکە ئێمە بە گەرمی پێشوازی لێ ئەەکەین و لە خزمەتی دابین. بەخشین خۆشبەختیەدا بە ئینسان زۆر خۆشبەختین کە ئێمە لێرە خزمەتەکەین و زۆر دڵمان پێ خۆشە و زۆر مرتاحین. ئەمڕۆ خواردنی 1200 کەسمان ئامادە کردووە بە حکمی ئەوەی شۆنەکەی ئێمە جادەی سلێمانی کەرکووکە سەرجادەیەکی عامە
هەموو تین و توێژێک ڕوویتی ئەکاو لە ڕووی عورف و عادەت و لە ڕووی شەرعیشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە دێتە مەدینە بانگ لە خەڵکێکە خەڵکینە یا ئەیها الناس ئەطعموا الطعام خەڵکینە خواردن بدەن جا ئەم خواردنە چی فەقیر بیخوا چی دەوڵەمەند بیخوا چی ڕێبوار بیخوا چی موقیم بیخوا هەر کەسێک بیخوا مادام لەم مانگە ڕەمەزانەیە ئەمان ئەجر و پاداشتێکی تەواوی ڕۆژوانیان دەسە پێ بۆ کولی نەفرێک خەڵکێکی ڕێبوار و قوتابیەکان لە قسم داخلەکان لێی مستەفید دەبن ئەمە کارێکی جوانە منەوە ماوەی 8 ساڵە لەم شارەم و دانیشتوی چەمچەماڵم بۆ خۆم ڕۆژهەڵاتیم دەستخۆشی و ماڵاواییان لێکەم کە خوای گەورە ئیشەڵڵا زیاتر لەوەیان بداتێ بۆ ئەو کارە جوانەی کە ئەیکەن و لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ هەموو خێرە خوای گەورە کە ئیشەڵڵا لیان قبول کات و سەربەرز و سەرکەوتوو بوون. ئەوەی سەرنجی ڕاکێشامەوە بوو کە ساحەبی خواردنگەکە وتی ئێمە مەمنونی هەر کەسێکە بین ڕووبکاتە ئەم خواردنگەی ئێمە خۆی پروردگار ڕزق و ڕۆزی حەڵاڵی زیاتریش ببەخشێ بە خاوەنەکەی. خۆشەویستانە چینە دەڤەری ڕاپەڕین بێگومان ڕۆژوو لە گوندەکان کە گوندنشینان سەرقاڵی ئیش و کار و با بڵین مانگا و بزن و چوزانم ئیشی کوشت و کاڵی ئەوانن زۆر جیاوازە لەوەی کە لە شارە لەبەر سپلێت لەسەر جادەی قیر یا لە فەرمانگەکانە بە ڕۆژوە بین. هاوکارمان ڕێناس ئەرسەلان ڤیتێکی لە دەڤەرەکەی لای خۆیان بۆ ئامادە کردوین باس لە ڕۆژووی گوندنشینانەکات و ئەو کارانی کە ڕۆژانە سەرقاڵن پێوەیە لەگەڵ ڕۆژەکە با پێکەوە بینەری ئەم ڤیتیە بین زۆر جوانیشە بێگومان بە کۆمەڵێک دەنگی سروشتی و بە زەنگۆڵەی ملی ئەو بزنانە دەست پێەکە با پێکەوە بینەربین. من بەخۆ پاشوێکە هەستامەوە نان و مۆتا نوێز دەکەم گەر نوێزم کردن و مۆتا بەر لەوەی ساعت حەوت دەبێت چارێکێک 20 دقیقەی دەوێت لە بە حەوت بەڵام ئەو کاتی ڕێک هەڵدەستێنی و ئاژەڵەکەی خۆ نانینەوە دوێنێ هەن هیلاک بووم چانەسەرێکشم گرت بوو ئەرێ وەڵی تێن و بووم زۆری برسی بووم برسی پاشوەکەم نانم پێ نەخورا لەبەر ژانەسەرم گرت بوو بەڵا هەر نەمشکا ئەمە زیاتر ماندوو دەبین بەڵا لەوانێ دڵی مەش خۆشتر بێت لە خەڵکی ئیشاری ئێوە هەر چەندە مادووبوون و ئەرکتان زۆرە بەڵام دڵتان خۆشترە زۆر وەڵی هۆکارەکە ئەوەیە ئادەگەڕین و دەستوڕێن شتی دەبینی و خەڵکی شاری سەرا چاو لە تەلەڤیزیۆنی و فەیسبوک و مەیسبوک و تیکتۆک ئەو شتانێ ئەرێ وەڵە واللهی ژیانیان بە حەقەت تۆزە قورسە لەبەرەوەی ژیانی گوندنشینان بە حەقەت ئەوەی کەماڵات پشتی وای هەیە وەکو پێویست ناتوانێت ئیسراحەت کات دەبێ بەیانیان زوو هەستی لە پاشووێکە هەستا پاشووی کرد نوێژێ بەیانی کرد کەم وایە بخەویتەوە دەبێ چیتە ناو مەڕووماڵاتی و تواقیدا و کار و شتیوا تێبەردا و ئەوە شوانە دەڕوا ئێستا شوان بووم لەو شاخەی سوڕامەوە لە بەیانیەوە تا ئێستا بەری وڵات تین و دەبی زیاتر تین و دەبی هەموو ئاوێ و کوێستانانەیە دێتە خوارێ هەموو بەفراوە بەڵا جا ڕەمەزانە داخێگرانم دەنادەن خواردەوە ئەدێواوەنە هەندم دەکەونە سەر ڕێزەری پیاواتی نو دەبی بە ڕەمەزانەوە لە بۆشت نییە بیخۆیەوە بەڵا چاونا لە ڕحمێ خۆیان گە لە دنیای دیکە خوا لە بۆن خەرە بکاتەوە ئینشاءڵڵا ئەرێ وەڵا خۆفێنک دەکەمەوە دەست و چاوشتی وا دەشۆم تقریبا فەرامۆشێکت دێ وڵای ڕاستی ئەرێ وەڵای هیلاک دەبین بە ڕاستی هیلاکا دەبین زۆر بەڵام ماجرە مەزان مانگە چ پیرۆزن بە هەرمان ئەوەندەی بار بۆ خوای گەورەبی وەڵای ئەمە سەعات 4:30 هەڵدەستین ڕاستی بە زەمان ئەمن یەکەبارە خۆ بەخۆم نانومەوە هەر نانومەوە ناوەڵ وەڵای نوێژە بەیانی بکەم ڕێک دەڕۆم لە بۆ زگ مانگا شتی وامە هەیە ئەو مانگەیە
دەسمە دوو مانگا شتیوە تا دێمەوە کاتی نووسێ من نامێنی دەبی بسمە ئیشیە دیکە ها بنوشتیوەش نایە ماڵە بابم یارمەتیان دەین ئیش و کار لە تێریە هەروەلای لە تێر ئیش ناهەنە من بەخۆ زۆر هیلاک بوومەوە هەملای نەمشکاندەوە بەڵام پێشم شکدێ لە باو باپیران بەهاوینەوە لە شاخی بوو چەوری دەدرو ها جیاتەورە ئەو جیاتەورێ ئەو بۆ مانگەیان دێ خوێنم لە زاری هەڵچکا دێ شایدم هەبوون دێ و خوێنم لە زاری هەڵدەچکا ڕۆژم نەشکە ناڵا دێ ڕۆژمە ئەرێوەڵا ئەو کابرای جیرانش نێچکێ لێرە بە پسپیاوێ دێگومیش خوێنم لە زاری هاتووە دێگو نەمشکاندەوە ئەوی لە دێوان بەڕاستی ڕۆژوو لای ئەوان جیاوازە خۆی پرۆردگار لیان قوڵکە و ئەرکیشان زۆر قورسە کۆتا راپۆرت و چیرۆکمان لە کەرکووکەوەیە 35 ساڵە مزگەوتی قەڵای کۆنی کەرکووک نوێژی تەراویحی تێدا ناکرێ و ئەم مزگەوتە سەرەتا نزیک 1400 ساڵ پێش ئێستا کەنیسە بووە دوای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ کوردستان و شاری کەرکووک ئەم کەنیسێ دەبێتە مزگەوت دوای 35 ساڵ لە داخستنی ئێستا بە هەوڵی نوێژخوێنانی چواردەوری مزگەوتەکە دووبارە کراوەتەوە و ئەم ڕەمەزانە سنەتی تەراویحی تێدا ئەنجامەدرێت با پێکەوە بینەری ئەم چیرۆکە بووین کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا رسول الله وعلى آله وصحبه وسلم قربان أو مزقوتا عندي مصادر باسك الله لشغانزة هجري فتح إسلامي كرت يعني عمري تقريبا نزقي 1400 سنة إنجا مزقوتي مركزي بو يعني قورتيرين مزقوت لكركو بويا بيالين الله يعني قورتيرين يعني جارجارش بيالين مريم أنا مزقوت بلا مزقوتكش بوا كنيسة بو لشصته السيوشوار سلجوقي كان شات تعمير شاكي عن كردوا أو منارة وتنيشي هي بطراز سلجوقي كان نزقي لهزار نوصته النواة قرار إلى حزبي بعز درشو بمهاني تعمير كردن أو مشون أنا بلام تعريم لكرا كما خلق كدرشو دواي 35 صالة خلقي قلاي كون هاتن ترداوا يعني كرد لا وقف سني لا محافظة بكري أو هنا توزا قرص بو مثلا وهي كم صالة دواي 35 صال تراوح كري لأو مزقوته الصالاني بيشي هني يعني كرد يعني وتي ما مصطبا بكاين بس لبروا دور بيشتي كاسينيا أمنيا وزع تواونيا كهرباي نقصاني مثلا نقصاني هي هندي مسائل نقصاني تري هي ترنا متواني هين بكاين يعني تشاكي بكان هندي مزقوتكش كونت وما زالم ايه وتصويرتان كردوا وخريكه قبكي يعني زور الشقي بردو هماله مثل بداخوه نازم حكمته هول نادا بوي نازم خلقك هرچون هولدان توزا صبغيان كرد او فرشه تازيان كردوا تر امكانياتان هر بو او مزقوته زور بيوست بو تعميره لبرو كونترين مزقوت بركتين مزقوته لام شارع زور بي او كسانه دي ليره خلق قلاي كونن بو كدين تو ازاين لا منالي لشوي نوج بكي اتر مالت ليربيه اتر درجون لدر ولا مال بابام ليربو مال هنا خالهم ليربو مامام ليربو اتر روحانياتي زور تايبته يا كم روج نازم زور بي جريا لبروا 65 صاله او مزقوته هني نبو تراويح نبو رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم
ئێمە دڵمان زۆر خۆش بوو لە ئەو مزگەوت ئێمە دێنەوە نۆژەکەن یعنی حسەکەن ئێمە ئەو قەڵا یعنی بابلێن ئەم قەڵا خەڵک کەرکک ماوە لە ناو ئەو قەڵا هەموو یعنی بابلێن ئیسمان و کوردە بێ عربێ و تورکمانە بێ ئەو قەڵا بۆ هەموو هینە قەومێکانە دڵمان زۆر یعنی سرحەتە لەبەر یعنی ئەو مزگەوتە یعنی ئەو تازە کرا خوا یارەبی یعنی ئەرزیان برنووسێ لە چێ ئەو کردی ئەو مزگەوتە خۆم خەڵقەڵام خەڵ ئەلێر لەدایک بوومە مامۆستای متەخاوی دەمستا تقریبا 35 ساڵ زیاترە ئێمە نۆژمان نبینەوە لە قەڵا ئینشاڵڵا لە سێ قەومیەتەوە دێن هەموو ڕۆژ جومعە لێرە کۆ ئەبنەوە ئەو ئەبنەوە زۆر قەڵە باڵغا بەس لە یەکی ڕەمەزانەوە شەو ڕەمەزانەوە دەستمان بە هین کرد نوێژی تەراویح لە پێش ئیسلامە ئێرە کەنیسە بووە سیر بزان دنگەکان کە تەرتیبەکانەکە دوای بوو بە مزگەوت ماشاءالله داوای لە پارێزگای کەرکووکەکەین بە دەستکاریەک بۆ ئەم مزگەوتە سیمکانینەکە ئەو ڕۆژەکەەوە سوبغیانە کرد گومەتەکە جوڵێتەوە یعنی وتیان تەلەفۆنیان کرد وتیان مامەستە نەعمان زۆر خەتەرەمە چی بکەن وتم وازی لێ بینین ئەروەڵڵا دەستکاریەکی زۆر گەورەیەوێ حتا ئەو مینارەکەکەوە لە تەنیشتمانە مزگەوتی دانیال ئاوها لابووتەوە ئاوها تقریبا نیو متر. خۆشەویستان تەواوی چیرۆکەکانی ئەم ئەڵلقەیەم پێشکەشکردن لەگەڵ هاوکارانم کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەمولایەک نوێژ و ڕۆژ و تاعاتی هەمولایە قوبول بێت تا ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی چیرۆکەکانی ڕەمەزان خواتان لەگەڵ.